پیشەی پێشنوێژی وتاربێژە و لە هەمان کاتدا گۆڵپارێزی یانەی چوارقوڕنەشە بۆ ئەم ساڵی خولی نایابی کوردستان. تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا. هۆگر شێخ محەممەد گەنجێکی دانیشتووی ناحیەی چوارقوڕنەیە و لە یەکێک لە مزگەوتەکانی ناحیەکەدا پێشنوێژ و وتاربێژە، وەک خۆی دەڵێت ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگر نییە لە وەرزشکردن و پێغەمبەر درودی خودای لەسەر بێت با نمونە و پێشەنگی خۆی دەزانێت. من ناوم هۆگر شێخ محەممەدە، دانیشتوی چواقوڕنەم لە دایک بووی ساڵی 1992 هەر لەوەتەی هەیە لە چواقوڕنە نیشتە جێبووم و لەو شارە گەورە بووم. طبعاً وەکو هەموو خەڵکێک سەرەتای منداڵیم هەر بە وەرزشەوە دەستم پێکردووە، خولیایەکی زۆرم بە وەرزش هەبوو کە سەرەتا لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستا سەرهەنگ کە لە تیپی پێیان بووین ئەوی هێنایمە ناو وەرزش و تەمارینی گۆڵچێتی فێری من کرد و لەگەڵی بەردەوام بووم هەتا مدەتێکی گەورە. ئێمە گەورەترین قودوە و پێشەوا بوو ئێمە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام کە چەندین حەدیث هەیە لە پێغەمبەری خواوە کە وەرزشی کردووە. بچووکترین نمونە کە لەوانەیە زۆر بەمان پێمان عەیبێ لەگەڵ ماڵ و منداڵ و خێزانی خۆمان وەرزش بکەین، کەچی پێغەمبەری خوا لەگەڵ عائیشە پێشبڕکێی کردووە کە پێشبڕکێ یەکێکە لە پەرەپێدراوترین وەرزشەکانی جیهان ئێستا. هەتا باسی بردنەوە دۆڕانیشی تێدا بۆ جارێک عائیشە دەیباتەوە ڕەحمەتی خوای گەورەی بێت، جارێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، هەتا جاریشی تر سەحابەکان دەبینن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هات بۆ مزگەوت سەیرەکە لە ناو مزگەوت خەریکی یاری و گاڵتە و گەپکردنن. ئەبوو بەکر دەفەرمێ ڕەضی الله عنه ئەی پێغەمبەری خوا با دەنجیان بدەن واز بێنن لە یاریکردن. پێغەمبەری خوا دەفەرمێ وازیان لێبێنە و دەنجیان مەدە بۆ ئەوەی یەهودی و نەسڕانیەکانیش بزانن کە دینی ئێمە دینی فوسحەت و فراوانیە. دینی ئێمە من چەند شوێنی کەش باسم کردووە کە دین دوورکەوتنەوەی لە حرام نەک دوورکەوتنەوە بێ لە ژیان. وەرزش لە هیچ دەقێکی ئاینی دەنە لە قورئاندا نە لە سوننەدا ڕێگای لێ نەگیراوە حرام کرابێ. جێگیری سەرۆکی نادی چوارقوڕنەش دەڵێت مامۆستا هۆگێر نمونەی ڕەوشتبەرزیە بۆ یانەکەیان و خۆشەویستی خەڵکی چوارقوڕنە و هاندەرانیشە و ئومێدێکی زۆریشیان پێی هەیە. ئینشاءڵڵا دەبێتە خێر و بەرەکەتش بۆ نادەکەمە. با خەندەیەکیشەوە دەڵێت ئینشاءڵڵا مامۆستا هۆگێر دەبێتە خێر و بەرەکات بۆ نادیەکەیان. دیارە مامۆستای وتار بێژ مامۆستا هۆگێر کە وەرزشکارێکی جوان و پاک و دڵسۆزی شارەکەمانە، پێشتر ئەو پیاوە ئیدی گۆڵپارێزێکی زۆر بەهێز بووە لە پێشتر، بەڵام ئیدی بەهۆی ئیسابەبوون و دابڕانیەوە دابڕا، بەڵام وەکو ئەزمونێکی جوانی هەیە لە ناو وەرشی کوردستاندا. یانەی وەرزشی چوارقوڕنە دەستپێکی مەشق و ڕاهێنانەکانیان بۆ ئامادەکاری خولی نایابی کوردستان با خوێندنی چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن مامۆستا هۆگر یەکێک لە گۆڵپارێزانی یانەکەیانەوە دەست پێ کرد. مامۆستا هۆگر پیشەی پێشنوێژی وتاربێژەکەی نەبووەتە ڕێگر لە بەردەمیدا کە حەز و خولیای وەرزشکردنیش ئاوێتەی یەکتر بکات و ببێتە نمونەیەکیش بۆ کەسانی تر. ئەوەش ئەوەمان پێ دەڵێت ئەگەر هیوا و ئاواتێکت هەبوو بە ڕەوشتبەرزیت ببە بە نمونەیەک بۆ کەسانی تر و دەستبەرداری حەز و خولیاکانت مەبە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی چوارقوڕنە.